بم یەکێک لە هونەرمەندە هەرە دیارەکانی بواری شێوەکاری و لە ئێستاشا لیژنەی ڕاگەیاندنە لە نێو فستیڤاڵاویش زۆر بەڕێز ئەو دەرسمان هەم هونەرمەند و هەم ئەندامی لیژنەی ڕاگەیاندنە لە نێو فستیڤاڵی پەیمانگەیاندنە جوانەکانی سلێمانی کاگاو دەرسلااو لێبێم کاتت باش بێت. سڵاوێش بەخێر خۆشحاڵم. لیژنەی ڕاگەیاندن چه ئەرکێکی هەبوو لەم فستیڤاڵە؟ بەڕاستی لیژنەی ڕاگەیاندن بڵێ کەڤەری فستیڤاڵ بوو و توانیمان ئەو کەڤەرە سپاس بخوا تا ئێستا ئیشی لەسەرەکەین و بە هەمانگی لەگەڵ کورساتی ئازیز بەڕاستی هەر لە سەرەتاوە چەند جەلسەی ئەمە کۆبوونەوەمان کرد هەم خۆمان و هەم لەگەڵ کورساتی ئازیزیشە وەوامان کرد کەڤەری تەواوەتی هەم لە بابەتی سەر پەیپەر و هەم بابەتی ڤیژوەڵ کە لە تیڤی و سۆشیال میدیا کاری لەسەر بکەین و بە شێوازێکی چڕ بەڕاستی کارمان لەسەر کرد. کارکردنەکانی ئێمەشەوە بوو هەر بەشە و بە شێوازی جا کارمان لەس کرد هەم بۆ پڕۆمە بوو هەم بۆ سۆشیال میدیا بوو هەم بۆ کاری ڕکلامین بوو و دواتر ئیشمان لەسەر بابەتی پۆستەر و دەلیل و بانەرەوە بابەتانە کرد. هەمانجێکی زۆر باشە بوو لە نێوان بەشەکانمانە چون بۆ ئەوەی کە هەمووی تاقە و توانای گەنج بوو توانای لێگەشتنمان زۆر بوو پەیمانگا لە دوای 10 ساڵ لەو هەوڵێک کە کورسات لەگەڵ ئێمە هەوڵیمان نیا پێکەوە کە بتوانین دوای 10 ساڵ دەنگ و سەدای مەحەد جارێکی تر یاخود پەیمانگای هونەر جوانەکان کە دەوری زانکۆی سلێمانیە بینیەوە ڕۆژگارێک جارێکی بێتە ناو مەیدانەکە جارێکی تر ئەدای ئێستاتیکای خۆی پیشان باکە بەڕاستی خۆشحاڵین کە کورسات ئەم هەنگاوانە ئەنێ لەبەرەوەی کە چەنەها دەنگی تایە چەنەها ڕنگ و سەما و جوڵەی تایە پەیمانگایە کورسات بوو پاڵپشتێ بۆ ئەمەوە ئێمە لەبەرەوەی کە بابەتی بودجە و ئەو بابەتانە و قەیرانانە کە هێن ڕوبەڕووی پەیمانگا و سیستەمی خوێندن و ئەو بابەتانە بنەوە بەڕاستی ئێمە نەمانتوانین هەنگاو بنین و چەنەها بەرهەمی خوێندکارانی خەڵەکە بووی چەند ساڵ کۆبووێەوە و خۆشبەختانە خوێندکارانی بەگڕ و تین و ئینەرژیەکی تایبەتەوە بەڕاستی کاریان کردووە پێمان خۆش بوو لێبڕاوانە لەگەڵ هەمانگی بکەین لەگەڵ بەشەکانمانە بە تایبەتی بەشی شێوەکاری ئێمە و هەمانگیشمان کرد بەڕاستی مامۆستاکان خوێندکاران لێبڕاوانە ئیشمان کردوە توانیمان ڤیژوەڵ ئارتێک بخێنە سەر شاشەی ماڵەکان یاخود بخێنە بەرچاوی بینەر کە بتوانین جارێکی تر پەیمانگا بەڵێ پەیمانگا و ئینێرژیانی کە لە ڕابردووە هایەتی جارێکی دێتەوە نێو کۆمەڵگا لەبەرەوەی کە هونەر بۆ کۆمەڵگایەکرێ بەڕاستە. بگومان لەگەڵ کاگالانیش ئاماژەمان بۆ کرد کە پەیمانگای هونەرە جوانەکان مێژووی هەزاران هونەرمەندی ئەم شارن بەتەکید کاگاوجێر لەگەڵ نۆژەنکردنەوەی بەشێک لە هۆڵەکانی نێو پەیمانگایە بگومان ئەگەڕێنەوە ئێوەش بۆ یادگاری ساڵانی ڕابردوو کە چەندین کارتان لێرە کردووە ئەم هەنگاوانە چۆن ئەبینیت و تا چەند گرنگ بوو ئەم هەنگاوە بۆ نێو پەیمانگای هونەرە جوانەکان بە تایبەتی ئەو هەوڵەی کە بەڕێوەری تازە بەڕێز مامۆستا نامیق دەستی پێکرد و لەگەڵ پەیوەندیەکانی خۆی بەکارێنە کاری لەسەر کرد بەڕاستی لەوە ئەوکو بڵێ ئینەرژیە بۆ ئێمە گەڕایەوە کە ئێمە ئومێدێکمانەیە کە سیستەمی ئیداری تازە ئەتوانێ هەوڵەیە لەو هەوڵانە و لەو جوهدانە ئەو بوو کە هەوڵتدا بە هاوکاری بەڕێز شاناسخان بەڕاستی جێ خۆیتی لێرە ناوی بنین چۆن و جێ خۆیتی بەڕاستی سوپاسی بکەین چون پەیمانگا حدودی ئەوە بۆ 40 ساڵە بێ کەس لای لێ نەکردوێتەوە لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی نۆژەنکردنەوە و لە ڕووی و بابەتانەی پەیوەستە بە معماری پەیمانبینای پەیمانگاکەوە بەڵام لە سەرەتاکە دەستیان پێکرد بەڕاستی وەکو ئەوە بوو ماڵی خۆت سەر لە نێڕنەوە یعنی تازە بکرێتەوە چون پڕە لە میمۆری توە چۆن پڕ لە هەنگاوی توە پڕە لە تەمەنی تۆ و کاتی تۆ تا سەرف کردەوە و جارێکی تر بەو شێوازانی کە خۆتانە بینیم بە تایبەتی بەش باسی شێوەکاریەکەم بەڕاستی دوو گەلەرینی زۆر جوان مۆدێر ئەتوانم بڵێم لەسەر ئاسی سلێمانی یەکەمە لەبەرەوە پێوە و پێودانگانی کە خۆمان هەمان بووە زۆر کارمان لەسەر کرد لەگەڵەوە بەڕێزانی کە لە بواری نۆژانکردنەوە ئیشان لەسەر کرد و بۆ مەرجانە کاریان لەسەر کرد چەند لە هەندێک شوێنە کەم و کورتی هەبوو ئەوە هەر هەبێ بەڵام هەوڵەکە زۆر دڵخۆش کرد و وای لێ کردووە زۆربەی ئێستا مامۆستاکان دوای فستیڤال داوای
پێشەنگاکەن و تای بکەنەوە داوایەوەکەن کە سیمیناراتی تیا بکرێت داوایەوەکەن کە ئارتیستی دەرەوە بێنن لێرە نمایشکەن چون لێرە پێوەر و پێدانگەکان کردومانە بە سیستەمێکی نێودوڵەتی بەڕاستی یعنی هیچ کەممان نییە لە گەلەریەکە لە ئەستەمبوڵە لە تارانە لەکوێ لە دووبەیە چون هەموو پێوەرەکان لێرە کراوە ئەمە وای کرد کە تاقێک بۆ ئێمە بەڕاستی بگەڕێتەوە تاقێکی ئیجابیش بەڕاستی گەڕێنەوە هەر ئەو بوو وای کرد کە مامۆستا خوێنگار هەنگاوی تر بن چون بۆ پەیمانگای دایکە نەک هونەرمەند چەندەها ڕاگەیاندکار کە ئێستا لە کورساتی ئازیل لە تەلەڤیزۆنەکانی تر هەمووی دەچوویە پەیمانگان ئایدیا و ئێستا ئەوانی کە لەسەر شاشە بەڕێوە ئەبن ڤیژوەڵی کورد بەڕێوە بن بەڕاستی ئایدیایان لێرەوە سەرچاوی گرتووە لەبەرەوەی زۆر گرنگە ئێمە پێزانیمان هەیە بۆ ئەوەی کە وەفایان هەبوو ئێران دەست کرد بە نوێژەنکردنەوەی ئێرە بەڕاستی لەگەڵ ئەم کارانە ئەوزان بینە باشەوەک لەگەڵ تابلۆکان کارەکانی ئەم خوێندکارانە ئێستا چۆن ئەبینی چکە بەڕاستی نۆژەنکردنەوەی شوێنێک کە تۆ وەکو ماڵی دووهەمتە و بوونی کەرەستەی باشتر لە بەردەستا ئەمە وا ئەکات تۆ کاری جوانتر و باشتر بکەی کارەکان چۆن ئەبینی چکە من ئەمبینی ئەمانە مشتریان هەبوو هەر بۆ قسەی جەنابەت لە گەلەری ئەو بەر زۆر مشتری هەبوون لێرەش بە هەمان شێوە بۆ لەبەرەوەی کە بیرۆکەکانیان معاسرانەیە مامۆستاکان ئیشان لەسەر و بابەتە کردو تێمای تازە کردو ینی بە گڕوتینێک و تاقێکی تازە ئیشان لەسەر کردو وە زۆر خۆشبەختانە زۆربەی بینەر کڕیارێتی بەڵام ئەگەر نازام شوێنەکە شوێنی ئەوە بێ باسی کەم جێی خۆیەتی لەبەرەوەی ئێمە سیستەمێکی ئیداریمان هەیە زۆر جار بۆ فرۆشتنی تابلۆ بەرهەمی هوەری لە پەیمانگا کە بەرهەمی خوێندکارە ئازیزەکانە گرفتمان بۆیەتە پێشەوە ئەو گرفتە پێما بێ گرفتەکە بێتە گرفتێکی ئیداری دەستکراوە نابین لەوەی کە بتوانین بەرهەمی خوێندکاری 5 ساڵ لەگەڵ جوهدی مامۆسا بفرۆشێ و نسبەتێکی بۆ پەیمانگا بێ لەبەرەوەی کە بتوانین جارێکی پەیمانگا لە هەنگاوێکی باشە ئەوە هەنگاوێکی باشە بەڵام بەداخەوە سیستەمە چەند ساڵێکە نەماوە بۆ هیوایم بمێنێ بۆ هەیە بمێنێ خۆ ئومێدمان هەرەوەی ئەو ئیشە جوانانی کە جەنابەت باسێک بەڕاستیەوە جوانە بچێتە هەموو ماڵێکەوە تاکید لە جێ ئیشی سینی و ئێرانی دەستگیرۆیەکیشە بۆ خوێندکارەکە کە ئەتوانێت زیاتر باوەڕی بەخۆی بێت بۆی لە ئایندا ئیشی جوانتر و خوێندکار بووین ئیشمان فرۆشە لە فستیڤالە هەتا ئێستا لە مێشکمانە ینی ئەبێتە میمۆریەکی زۆر تابێت ئەبێتە نقطەیەکی تەحولی ئەوی خوێندکارەکە بڕوا بە دوای ئایدیای شتی تازە بڕوا بەدا جوهد بێ بۆی کەشتی تازە بەرهەم بێنێ لەبەرەوەی ئەوە لە لایەکی تریش دەرامەتێکی باشە بۆ خوێندکاری کە خۆشحاڵە بێ بۆ بابەتە بەڕاستی بەڕاستی ئەو بۆ ئەوەش ئەخوێنێت بەتەئکید چون سبەینێت ئەو بەکارە هونەریەکانی ئێمە زۆر ڕاستە سبەینێت تۆ تەوێ ئەو کادرە دروستکەی لە کۆمەڵگا کادرێکی خۆژێن بێ نەگەوی بیژێنی خۆژێن بێ کادری خۆژێن واکە کە لەسەر پێی خۆی بۆستە وەختێکە لەسەر خۆی پێی وەستایتر نابێت ئەرک بۆ شوێنی تر حکوومەتە کوێن خۆی ئەژێنە جامەیتر ئێمە ئیشمان کردووە بەڕاستی وەک مامۆستا ئازیزەکان لە هەر لەقەکانمان خوێندکارەکانیشمان لەسەر و بابەتانە زۆر کردو بەڕاستی بۆی کە سبەینە بێتە کادرێکی خۆژێن بۆ خۆی لە کۆمەڵ تابلۆکان چۆنە بینی وەک مامۆستایەکی هونەر دەستیان خۆش بێ پرۆژەی زۆر جوانی تایە کاریان کردووە لێبڕاوانی زۆر بابەتی تایە گەلەریەکانی ئەو بەریش بە هەمان سێ تەکنیک وشتی زۆر تازە بەکارە معاسر زۆر بەکاراتەوە بینەر زۆر حەزەکە بیکڕێت بەڕاستی کەەوە زۆر دڵخۆشکەرە دوای 10 ساڵ ئەم ئینێرژەکە ئێمە پیشانی خەڵک فیدباکەکاتەوە بۆ ئێمە زۆر خۆشحاڵین هەمەوەی کە هاوکاری لەگەڵ کورساتە و هەمەوەی کە ئێمە ئەتوانین ئەم تاقە پیشان بین حتا ئێستا پێشنیارمان هاتۆڵەم تاقە با بڕاتە دەرەوەی پێمانگە پیشان بدرێت چۆن پێمان خۆشە لە زۆر شوێن پیشان بدرێت ئەو بۆ ئێمە زۆر فیدباک و جێ زۆر خۆشحاڵیە بەڕاستی وەکو مامۆستایان تا چەند بوونی ئەم هۆڵانە و نۆژەنکردنەوەیان جارێکی تر بۆ ئێوەش گرنگە لەبەر ئەوەی بۆ ئێوە چەندین ساڵوانە ئەڵێنەوە بە خوێندکارەکان و دواتر بەرهەمی وتنەوەی وانەکەی خۆتان لە پێشانگایەکی لەم شێوەیە ئەبینن خۆی گەلەری مەدانی زۆرانبازی ڤیژوال ئارتە گەلەری ئەو مەدانەیە کە تۆ کادر پێگەێنی وەک مامۆستا وەکتەلەبە پێکێنی ئێنی لێرە خۆی پیشان بات و ئێستا حالێنەوەیسا مەدانێکە خوێندکار خۆی پیشانایە باو خەڕاستی بەر خەڵکەکەوێ بەر کۆمەڵگاکەوێ ئەوە بەر پرسیار وەڵام و فیدباکاتەکەوێ ینی تۆ ئەوەکەی لەبەرەوەی ئەو گەلەریە وەکو پێم وتی گەلەرەکەی تریش لە گەلەری هونەرمەند سەروە سەوز وە گەلەری عەلی کەریم لێرە هونەرمەند عەلی کەریم زۆر دڵخۆشی کردین بە تایبەتی مامۆستاکانمان لەبەرەوەی کە هەتا ئێستا 40 ساڵە
ئەو گەلەریە بەو شێوازە پرۆفشناڵە سەردەمیانە چاک نەکراوەتەوە نمایشی بەڵێت تیان نەکراوە بەو شێوازە ئەوە زۆر گرنگە هەتا پێم باسم کرد مامۆستاکان خۆیان ئەڵێن ئێمە خۆمان ئەرزی تیاگەن بۆ لە بەرەوەی ستانداردی تیا بەکاراتەوە واتە ستانداردی نێودەوڵەت پێشنیاری ئەوەش کرا کە هونەرمەندی دەرەوەی پەیمانگا بێ لە نمایشگا ینی هەر لە ئێستەوە ینی وەکو چۆن پێوڵە پێشنیار کراوە کە ئێمە پێمان خۆش ئارتیستین چەند ساڵە دەرەوە کارەکان لێرە عەرزکەین ئەوە زۆر جێی دڵخۆشکەرە ینی لەبەرەوەی کە گەلەریەکە شایانی ئەوەی بەڕاستی ئەوە ئەو نۆژانکردنەوەی کرد کە تەلەبە ئینەرژی و تاقەی تر وەرگێ بۆی کە ببینێ شۆین چۆنە ئەوە ببینێ کە لەگەڵ خەڵکا چون نیان بینی و چەند ساڵە ئێمە پێشنگا نەکراوەتە بەڕاستی لێرە حدودی 12 ساڵە فیدباک نابینێ زۆر ئێستا تەلەبە فێرخوازەکانمان ئەگەونە بەر دیالۆکی خەڵک بەر فیدباکی خەڵک بەرەوەی کە بزانە خۆی لەکوێیە هەز بەبوونی خۆی بکات تۆ چەند ساڵ 5 ساڵ ئەخوێنێ نازانێ چیەکە بەڵام وەختێکە کەوتە ناو کۆمەڵگەوە بەر خەڵکە و ئەو جازانێت کە کارکتەری خۆی لەکوێ سپاس بۆ بەڕێز ئەودەرۆسمان هەموو هونەرمەند و ئەندامی لیژنەی فستیڤاڵی سپاس بۆ دەستان خۆش بێ دەستان بۆ کورسات یاسیک دەستی ئاینش خۆش بێ زۆر سپاس دەستان